توانراوە بە پشتبەستن بە خۆیان لە ڕێکی خۆشێنی خۆیان و سامانی ئاژەڵ بەرهەم هێنن بۆ مەبەستە دەچێن لای زۆر بەڕێز جەمالوالی بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە سلێمانی ڕاستەوخۆ سودو لەگەڵمان ئامادەیە کاک جەمال سڵاو لێ بێت. زۆر سپاس بۆیەوە، زۆر سپاس. زۆر بەخێر بێ کاک جەمال. زۆر مەمنون سپاس. دەستپێک لەو دەستپێکین ئایا ڕادەی خۆشێنی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا چەندێکە چۆن لەێستا؟ بەڵێ دووبارە زۆر سپاس. دیار سامانی ئاژەڵ لەم چەند ساڵانەی پێشووە تاکو ئێستا بە کۆی ئەو بار و زروفەش کە هاتووە بەسەر هەرێمی کوردستانە لە هەنێ ئاستا هەنگاوی زۆر باشی بڕێوە گەشتوونەتە ئاستێک زیادەمان هەیە، خۆ بژێوین گەشتوونەتە ئاستێکی زۆر باش. بۆ نمونە لە بواری پەلەوەرە دوو بواری زۆر هەموو بوارەکانی چونکە ئێمە کە باسی پەلەوەرەکەین بازنەیەکی بەرهەمهێنانە حەڵقەیەکە بە دوای یەکەوەیە کۆی بنیەی تەحتی ئەم کەرتە تقریبەن کۆتایی هاتووە و گەشتۆتە ئاستێکی باشکە توانای بەرهەمهێنانمانێ لە گۆشتی مریشکە ئێمە زیاد لە 150 تا 160 زیادەمان هەیە لە ئینتاجە بۆ هەرێمی کوردستان بە گشتیوە بۆ سنووری سلێمانی بە تایبەتی لە هێلکەی خواردنا خۆشبەختانە لە ماوەی 2 ساڵە توانرا کە پرۆژەی هێلکەمان نەبووە، ینی لەو پێشکە نەتوانراوە پشت بە دەرەوە و بە دەرەوە ئەبەسرا کە هێلکە بێنێ. ئێستا خۆشبەختانە ژمارەیەکی زۆری پرۆژەی هێلکە مۆڵەتیان وەرگرتووەوە گەشتووینەتە ئاسێکی ئەوەی کە ئەویش زیاد لە 150 کە توانای بەرهەمهێنانمان هەیە و ئەتوانین کە بازاڕەکانی پێ پڕ بکەینەوە. لە هەنێ بواری تریشی هەیە عفو هەر لە بواری پەلەوەرە بۆ نمونە هەڵهێنەرەکانمان هەیە، هەڵهێنەرەکانی مریش جوچکەمان هەیە کە بۆ پرۆژەکان دابینەکەن ئەوانش گەشتوونەتە ئاستێکی زۆر باش زۆر بەرهەمهێنانێکی زۆر باشی هەیە. لە کارگەکانی ئالی کە توانای دابینکردنی هێنیانەیە ئالیکیان هەیە بۆ پرۆژەکان ئەمانیش هەر گەشتوونەتە ئاستێکی باش و توانای ئینتاجی کۆی ئالیکمان هەیە بۆ پرۆژەکە. باشە هەڵبەتە وەک ئەو باس کرد ئێستادا هەنگاونراوە بۆ ئەوەی بە دیاریکراوی پرۆژە هەبێت بۆ ئەوەی بگەینە ئاستی خۆشیی لە هەمان کاتا کۆمەڵێک کێشە و گیر و گرفتیش لە پرۆژەکانە هەیە. ئەم کێشە و گیر و گرفتانی کە بوونیان هەیە کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئاستی خۆبژێوی نەبووە؟ بە دڵنیاییەوە هەر وەک پێم وتی بازنەیەکە بەرهەمهێنان خاستن لە بواری گۆشت و هێلکە بازنەیەکە کێشە لە هەر بازنەیەکیان دروست بێت کێشە بۆ خۆبژێویش دروستە بێت. بۆ نمونە ئێمە باسی و بازنانەکەڵێم هەموو بازنەکانی بەرهەمهێنانی گۆشتمان هەیە یام هێلکەمان هەیە ئەمە لە بواری پەلەوەرەکە لەولاوە گرفتی نەخۆشیمان هەیە کە کێشەی بۆ دروستکە لەولاوە گرفتی بازارمان هەیە بازارێکی ناچێگیرمان هەیە کە ئێمە هەتاکو ئێستا مریشک بە زیندوری دەخۆین بەو تەریقەی کە ئەیبینی کە لە دنیا بەڵێ ناتوانراوە تاکو ئێستا ئێمە بتوانین بەڵێ هەمانە سەربڕخانی باشیشمانەیە لە هەرێمی کوردستان توانین دابینیکەین بەڵام وەکو پێویست چونکە خواستی خەڵکی ئێمە خواستی لەسەر مریشکی زیندووە ئەمە نەتوانرا بە بازارکردنیکی باشی بکەین. بەشێکی تریش بەڕاستی ناشارنەوە بوونی کۆمەڵی مریشکی بەستوی وڵاتانیش کە ئەمە خۆی بۆ خۆی جێگرەوەی مریشکی ناوخۆی پێکە ئەمەش خەلەل بۆ بەرهەمی ناوخۆ دروست لەبەرەوە یەکێ لە هەرە گرنگترین شتەکان کە ئێستادا ناجێگیری بازاڕەکەیەتی و ڕێگنەخستنەوەی بازاڕێتی بە پیشە سازەکردنی ئەم بوارەیە کە بتوانین خەزممان هەبێ بۆ ئەو کاتانەی کە تووشی گرفت دەکرێت و بتوانێت بخرێتە بازارەوە. ئەمانە هەمووی بوون بە گرفت بۆ بەرهەمهێنان لە هەموو کەرتەکانە بە تایبەتی لە کەرتی پەلەوەرا چونکە مدەی بەرهەمهێنانی وەکو کەرتی تر نییە سەریعە ینی کاتێکی کەمی ئەوێ ئەگەر بازاڕی ڕێگ نەبێ نەتوانرێ پرۆسێسی بەرهەمهێنانی گۆشت و خستنە بازاڕی ڕێگ نەبێ گرفتیان بۆ دروستەکە ئەگەر خۆشتان زۆر راپۆرتە بینن زۆر گلەی زۆر خاوەن کێڵگەکانەکەن کۆمەڵی کێڵگە پەلەوەرەکانەکەن جاریوە هەیە تێچووی مریشکەکە ناگرێتەوە لە بازاڕە یەتە ئاستێکی واوە تێچووی مریشک نییە ئەوەی کە بەرهەمە هێنرێ لە ناو کێڵگەکانە ئەمانە هەمی گرڤیان بۆ نمونە گرفتی بازاڕی دراو بازاڕی دراو بەشێکی پێداویستەکان بە دۆلارە کڕێ یە تۆ لێرە مریشک ئەخەیتەوە بە دینار ئەیفرۆشە ئەمانە هەمی گرفتن بەرەوەڵا هەمی بوون بە گرفتێکی زۆر
لە بواری ئەم ئینتاجی گۆشتمان بۆ ناوخۆ هێلکەش هەمان شتمان هەیە بۆ نمونە ئێمە ئێستا خۆشبەختانە ینی زیاد لە سلێمانی ساڵانە پێویستی بە 320 تا 325 میلیۆن هێلکە هەیە ئێستا نزیکی 600 میلیۆن هێلکەمان ئەتوانین بەرهەم بێنین ساڵانە بە 13 پرۆژەی ناوخۆیی ئەمیش گرفتی گەورەی هەیە ینی گرفتی بازارەکەی هەیە لە ناوخۆی دەکرێت هەناردی دەریشەوە بکرێت ینی خۆشبەختانە گەر هەواڵەکانی شەمیوە بیستن ئێستا وەزارەتی کشت و کاڵ ئەو پرۆسەی هەناردەکردنی دەست پێ کردووەکو بەڕێز وەزیری کشت و کاڵی ڕایگەیاندین دوای 3 دەست ئەکرێ بە دروستکردنی بازار بۆ بەرهەمەکانی خۆمان لە گۆشتی مریشک و لە هێلکەی خواردن چکە ئەمانە هەمی زیادەمان هەیەەوە ئەو بە بازارکردنە بازارێکی باشە بەڵام خۆی دەبێ هاوسەنگی هەرێمی کوردستانی ڕابگری لە کاتی هەناردەکردنا چونکە هەر هەناردەیەک ئەگەر هاوسەنگێکە ڕانەگری نرخەکەی بەرزە بێتەوە لەسەر هاوڵاتیانێ بەس کاک جەمال لێستادا شتێک هەیە لێستا نرخی هێلکە زۆر بەرز بۆتەوە ئێستا پێما بە 5 هێلکە بە 1000 پێشتر 8 هێلکە بوو 6 بوو 6 بوو بەڵێ دێکیش 8 بوو بەڵێ کاک جەمال بەڵام لەگەڵ ئەوەشدا بەر نرخی هێلکە بەرز دەبێت لەگەڵ ئەوەشدا باس لەوە دەکرێت ئاستی بەرهەمهێنانی هێلکە زۆر زیادی کردووە تا ئێوە بۆ بازارێک دەگەڕ یاخود لایەنە پەیوەندیدارەکان بۆ بازارێک دەگەڕن کە لە دەرەوەدا بتوانێت هێلکەکە ساف بکاتەوە ئەمە بۆچی؟ خۆی ڕاستە ئێمەڵین هێلکە لە زیاد پێویستی خۆمان هەیە بەڵام ئێمە ناشارینەوە هەنێ لە خاوەن پرۆژەکان بازاری بەغا وەسەد و جنوبیشیان هەیە ئەمە بەشێکە لەوەیان و نرخی تێچووی هێلکە لە ئێستادا منی دەزانم ئێستا ئەو سعرە زۆرەوە گفت و گۆشمان کردووە لەگەڵ خاوەن پرۆژەکانە ئێمە بە بەردەوامین بە شەو ڕۆژ لەگەڵیانە قسە لەسەر ئەو نرخە ئەەکەین بەڵام گرفتێک هەیە کە ئەوان باسی ئەەکەن لە ئێستادا ئەڵێ چونکە لە بەغا بەرز بووە خۆی ئەو مشکیلی سعرە مشکیلەکەی ئەوەیە لە بەغا طبقی هێلکە یان کارتۆنێکی هێلکە کە زۆری دەچێتە سەر تەسیرە کاتە سن ڕێگای ئێمەش داخراو نییە تەسیری شەکاتە سەر ئینتاجی ئێرە ئینتاجی ئینا ئێستا لەوای تقریبان خەریکە دابەزێتەوە هاتۆتەوە بۆ ئاستێکی تاکو دوێنێش لە 26 مانگەوە تقریبان دابەزینێکی تری بەخۆی بینیوە دوو پرۆژەی تریش دەستەکەن بە ئینتاج دوو پرۆژەی تریش ئەوە لە ئێستا پرۆسی مریش داخڵکردنان ئەو سیعرەوە نامێنێتەوە ئێمە شەزانین زۆر بەرزەوە هەوڵیشمان داوە هەم لە ڕێگەی قایم قامێتەوە هەم لە ڕێگەی خۆمان لەگەڵ خاوەن پرۆژەکانە هەوڵمان داوە دابەزێنی بەڵام تەسیرەکە پەیوەندی بەو سعری جیاوازی سعری هێلکەی لە شارەکان هەم لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە سلێمانی ئەگەر سەیریکەی من نرخی هەموو هێلکەی هەموو عێراقم لەلایە لە بەغا هەولێر سلێمانی هەموویم لەلایە یانەوانە سلێمانی کەمترین نرخی هەیە ینی ئەوە فەرمیە کەمترین نرخی هەیە بەڵام ناشتوانێت جاری وایە ئەو سعرە بازرگانێکی تا دروستە بێ کۆکردنەوەی هێلکەی تا دروستە بێ ئەبرێ ئەمانە بەڕاستی کار و کاسبیەکە جاری وا هەیە گە لێرەش نزم بێ ئەکڕێتەوە ئەبرێتەوە بۆ شوێنتر ئەم بابەتان تەسیرەکە بەڵام پێمان وایە مانگێکی تر نابە کەمتر زۆر زۆر دابەزێتەوە باشە کاکستامان تایبەت بە گۆشتی سوور و سامانی ماسی ئەم دوو بابەتە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستانی پڕکردوەوە ئایا ئەمە ژۆک و پەلەوەر بە جۆرێکە کە بتوانین جگەلەوەی پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە هەناردی دەریشۆ بکرێت بەداخەوە لە بابەتی گۆشتی سوورە بەداخەوە زۆر لاوازین هەم بە دوو هۆکاریەک کەمی بەخێوکردن و ئاژەڵداری لە هەرێمی کوردستان و لە گوندەکانە دووهەم نەبوونی پرۆژەی گەورە و استراتیژی لە خاستن بە سنووری سلێمانیە پرۆژەی قەڵەوکردنی گوێرەکە و مەڕوبن لە ئاستێکی زۆر نزمایە بۆچی خەڵکێکی سەرمایەدار یان خاوەن پار یان خاوەن کار کەمتریەتە ئەم بوارەوە چونکە ئەمە سەرمایەی زۆرتر ئەوێت درەنگتر قازانجێ خۆشتەزانی هەدەف لە پرۆژە هەدەف لەوە بەرهێنان بەدەستێنانی نرخ بەدەستێنانی قازانجە ئەمەش چونکە درەنگتر ئەگاتەوە بەلان کەمەگە قەڵەوکردنی گوێرەکە کا 6 مانگی دەوێت لەوەرە جیاوازی بکە لەگەڵ بەڵام بێت پرۆژێکی دەواجن بکە 45 ڕۆژی دەوێت یان تۆ فەرکە ئەو سەری پارەکەی خۆت دەزانێت ینی قازانجەکەی خۆی دەزانێت بەڵام لە گۆشتی سوورە کاتێکی زۆرتر کەمتر خەڵک ڕوتەیەەکە دۆخی هەرێمی کوردستانی خۆی چەند ساڵە شەروشکە ساڵی بوو کەمبوونەوەی خەڵکی بەخێوکەری ئاژەڵمان زۆر زۆر کەمە بەڕاستی
لەما بەداخەوە زۆر خراپین و خۆشتان دۆخەکە بینن بوونی گۆشتی سوور بووە بە هۆکارێکی ئێستا هەڵایکی ئەعلامی ئەوانە هۆکارەکەش چییە؟ نەبوونی بەرهەمی ناوخۆیە. بەرهەمی ناوخۆ نەگەشتوین تێوە بۆ باروزرفەی هەرێمی کوردستانی شایمە وای خوێنەوە نەتوانراوە زۆر خزمەتی ئاژەڵداری تەقلیدی خۆمان لە گوندەکانە بکرێ. چۆن خزمەت بکرێ لەو کاتانایی کە تووشی گرفتی ئالیک و سەرما و سۆڵە ئەبێ هەمیشە هاوکاری کرێن لە ڕووی ئالیکەوە لە ڕووی ڤاکسینات و دەرمانەوە ئەمانە بەڕاستی چەند ساڵێکە نەتوانراوە بکرێت و دۆخمان لە مەسائلی ئاژەڵداریە بەڵێ پرۆژەمان هەیە بەڵام ئێستا من پێت بڵێم ئەوەندە پرۆژەمان هەیە هەمانە بەڵام ئەم پرۆژانە پرۆژەی بچووکن پرۆژەی ئەوە نین کە بتوانرێ بەڕاستی چه ئینتاجی شیریان پێزیاد بکرێ چه ئینتاجی گۆشتیان پێزیاد بکرێت. لە سەبارەت بە ماسیش بەڕاستی یەکێکە لە خۆراکە ڕۆژانەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە لە ماسیشە ئاستێکی باشی بڕیوە بەڵام هەتاکو ئێستا نەمانتوانێت چونکە بۆ ئەزام کەرتە تەجاوزا کرێتە لە سامانی ئاژەڵ بە کۆی کردەکان تەجاوزاتێکی زۆر هەیە لە شوێنەکانەوە تەجاوزاتێک هەیە کە ڕێی پێ ناگیرێ جاروایە ئاماریشی لە موسەساتی حکوومەت تێکداوە جاروایە نازانی کۆی بەرهەمەکەت چییە لە بۆ کە بخرێتە بازارەوە ئەم تەجاوزاتانە جاری وا هەیە دۆخی خوێندنەوەی بەرهەمەکەمان پێ ناکرێت بۆ نمونە لە ماسی ئەوەندەی بێمۆڵەت و تەجاوزات دروست بووە لە شوێنەکانە ئەوەندە پرۆژەی مۆڵەتدارمان نییە لەوە چی بڵێم بە چەند قاتی مۆڵەتدارەکان تەجاوزاتمانێ خۆ ئێمە حەزەکەین ئەوانەش مۆڵەتیان هەبێ و لەژێر سەرپەرشتی لایەنی پەیوەندیدارە بەرهەمێکی تەندروست بخرێتە بازارەوە ئەمانە گرفتن بۆ ئەوەی جاروایە ناتوانانی ئامارەکانی ماسیینە بەڵام بە کۆ تقریبەن ئەوەی کە ئێمە زانین ئەتوانین تا لە 160 پێداویستی ناوخۆ لە ماسیە دابین بکرێت ئەمە تقریبەن کۆی ماسی و ئەو دوو بوارش کاک جەمال لەم ماوەیەدا بڕارێک دەچوونە حکوومەتی عێراقیەوە کە نرخی هێلکە و نرخی مریشک سابت بکرێت تەبەقێک هێلکە بە 5,000 کیلوی مریشکی بە 3,000 ئایا ئەکرێت ئەمە ڕووبات ئەکری ئەمە ڕوتێ ئەمە ئەو بڕیاری حکوومەتی عێراقی بڕیارێکە بە دەعم ئەکرێ ینی لە پرۆژەکە بەوە نییە بۆ نمونە بۆ هاوڵاتی ئەیگەیەنێتە دەستی بۆ بەونە بەشێکی دەعمی حکوومەتە ئەیکڕێتەوە ئەدرێ ئەمانە کرێن ئەمانە ئوسوڵێکی بە بازارکردنن ینی ئەتوانرێ هەموو حکوومەت ئەمە بکە ئەمە لە قازانجی بەرهەمی ناوخۆشە ینی لە پرۆژەکانیش بەردەوامە بن کۆی حەلقەکانیشی ئەکەونەوە کار و هاوڵاتیش بە سعرێکی هەرزانتر دەستیەکەوێت بەڵام بیرمان نەچێ ینی جاری وا هەیە ئەو سعرەی ئەوان دانێن من پێ دەڵێم چەندمانی تر بەو سعرە کەمتریش خۆی لە بازارە بۆ لە پرۆژەکان بەو سعرە کەمتریش ئەکەوێتە بازار چونکە مریشێک هەچەند لە بەغا بەڕاستی بە مریشکی بەستوو زیاتر ئەوە مەبەست لە مریشکی بەستووە ئەمە باسی مریشکی بەستوو ئەکرێ ئەمە بکرێ بۆ خاوەن پرۆژە زۆر باشە تا بۆ هەرێمی بۆ پرۆژەکانی هەرێمی کوردستانیش باشە چونکە ئێمە فائیزێکی زۆرمان هەیە بەڕاستی بەس بۆ هێلکە لەوە چێ نەتوانرێ ئەو پرۆسەیە چکە کەمتر خەز نەکرێەوە کەمتر لە وەرزە گەرمەکانە ناتوانێت لەو سیعرانە ڕابگیرێ مریشێک بۆ نمونەوەتم دوو جۆر سعرە جاری وا هەیە تێچۆکەشی ناکات تێچۆ ئێستا سعری مریشێک لە ئاسێکی زۆر نزمایە بۆ نمونە هێلکە تۆزە بەرزە ئەویش نزمە بێتەوە لەوە ئەو تهدیدکردنی ئەو سیعرانە جاری وایە من دایمە گومانم لە نرخی ئەم چونکە ئەمانە بەرز و نزمەکە ناتوانرێ جاری وایە کۆنتترۆل بکرێت لەبەرەوە شتێکی باشە بۆ دەمی پرۆژەکانە هەم بۆ هاوڵاتی هەم بۆ خۆزگا لە هەرێمی کوردستانیشە ینی نازانەوە هەرێمی کوردستانی ژەگرێتەوە یان ناچێگە لە سەربی تاقی تەموینی بێر بۆ شتێکی زۆر باشە هەم بۆ پرۆژەکانی خۆشمان هەم بۆ هاوڵاتیش باشە. هەڵبەتە بابەتێکی دیکە کە دەچێتە چوارچێوەی خۆ با بڵێن سامانی ئاژەڵ ئەو بەرووبوومانەیە کە دێنێ وەکو ئالیک و هەندێک پێداویستی دیکە بۆ تایبەت بە سامانی ئاژەڵ ئەمانە تا چ ئاستێکە لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ خۆشبەختانە کارگەکانی ئالی یەکێکن لە ژێرخانە هەرە باشەکانی بەرهەمهێنان لە هەموو بوارەکانە چ لە بواری پەلەوەر بێت چ لە بواری ئاژەڵداری بێت چ لە بواری ماسی بێ
خۆشببختانە چەند کارگەیەکی زۆر باشن بۆ هەمووی پرۆژەی استراتیژین ئەمانیش هەنێ پێداویستی هەیە لە ناوخۆ لەوە کاتی وەرزی پێگەشتنی دانەوێڵا وەکو گەنم و جۆیام هەنێ بابەتی تر هەیە ئەیکردیان بەشێکی لە گەنمەشامی ئەمانە لە ناوخۆ هاچەند بێ ئەمانە ئەیکردن و بەکاریهێنن بەشێک لەمانە ئەم گرفتە هەیە یان ئێمە هەموو شتەکە عالەمیە هەنێ مادە هەیە لە هەنێ وڵاتی دیاریکرا و ئەڕوێنرێ ئەتوانێت بەرهەمێ بۆ نمونە سۆیامان هەیە سۆیا بۆ نمونە لە وڵاتێکی ئەرجنتین و بەرازیل ئەمانە بەرهەمهێنەری جیهانی ئەم مادەن ناچار جاری وە هەیە نەک جاری وایە هەر بەردەوام ئەمان پێویستیان بەم پێکاتی ئەم ئالیکەیەوە هەمی لە دەرەوەی هێنن بەشێکی لە ناوخۆ لە کاتی دانەوێڵەکان بەشێکیشی لە وڵاتانەوەی کە بەرهەمهێنانی ئەو خاستەن گەنمەشامی و سۆیا هەردووکی لە دەرەوە هێنرن لەگەڵ هەنێ مادەی پرێماکسات و ئەنزیمات و شت کە لێرە دروست ناکرێ ئەوانش هەموو لە دەرەوە هێنرن بۆ کارگەکان توانێت بەرهەمهێنانی زۆر باشیان ئێستا بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ بەڵهەمیرەوە فەرموویرەوە زۆر سپاس بۆ جەمهەروالی بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت دەستخۆش بەخێر بیت سپاس بەردەوام دەبین چاوانبینەری راپۆرتێکی دیکە دەبین هەڵبەتە گۆڕانکاریەکانی کە شۆ و